ئێمە وەکو بەڕێبەرایەتی بەرگری شارستانی قەزای کۆیە ئاماری سەرەتای ساڵی 2021 و تاکو ئێستاتان پێڕادەگەینن. لە سەرەتای ساڵەوە تاکو ئێستا سووتانی وەرگەڕانی 25 ئۆتۆمبیل بووە، ڕەز و باخ 16 ڕوودا بووە، سووتانی مەوادی کارەباوی مەحاویلە 8 ڕوودا بووە، سووتانی خۆڵ و خاشاک 22 ڕوودا بووە، سووتانی پوش و پاوان 83 ڕوودا بووە، ئاگری نەورۆز 8 ڕوودا بووە، ڕزگارکردن لە خنکان 15 ڕوودا بووە، سووتانی گەنم و جۆ 5 ڕوودا بووە، خنکان 5 ڕوودا بووە. و ئەگەر بین لەگەر پارساڵ بەراوردەچی بکەین، پارساڵ 16 ڕوودا بووە وەرگەڕان و ئۆتۆمبیل، بەڵام ئەو سار 25 بووە. سووتانی ڕەز و باغ پارساڵ 22 بووە، ئەم ساڵ 16 ڕوودا بووە. سووتانی ماڵ و دوکان پارساڵ 35 بووە، ئەم ساڵ 31 بووە. سووتانی مەوادی کارەبا و محاویلە پارساڵ 11 ڕوودا بووە، ئەم ساڵ 8 ڕوودا بووە. سووتانی خۆڵ و خاشاک پارساڵ 9 بووە، ئەم ساڵ 22 ڕوودا بووە. سووتانی پوش و پاوان پارساڵ 370 ڕوودا بووە، ئەم ساڵ 83 ڕوودا بووە. ئاگری نەورۆز پارساڵ 5 ڕوودا بووە، ئەم ساڵ 8 ڕوودا بووە. ڕزگارکردن پارساڵ 10 ڕوودا بووە، ئەم ساڵ 15 ڕوودا بووە. ڕزگارکردنی هاوڵاتیان لە خنکان. سووتانی گەنم و جۆ پارساڵ 18 ڕوودا بووە، ئەم ساڵ 5 ڕوودا بووە. خنکان پارساڵ 6 ڕوودا بووە، 6 هاوڵاتی خنکاوە بەداخەوە، ئەم ساڵ 5 خنکاومان هەیە. وە کۆی گشتی پارساڵ 497 ڕووداوی ئاگرمان هەبووە بە هەموو جۆرەکانیەوە، بەڵام ئەو ساڵ تاکو ئێستا لە سەرەتای ساڵەوە 212 ڕووداومان هەبووە. و پارساڵ 59 دۆنم گەنم و جۆ سوتاوە، ئەم ساڵ 92 دۆنم گەنم و جۆ سوتاوە. و دەتوانین بڵێین پارساڵ 400 ملیۆن کەمتر لە 400 ملیۆن زەرەر و زیان بووە، ئەم ساڵ دەتوانین بڵێن 700 ملیۆن زەرەر و زیان بووە. ئەوە کۆی گشتی ڕووداوەکانی ئەم ساڵ و پارساڵ کە بەراوردمان کرد.